تماشاوانی جا ام جارش امیل دورک دنیا گرینگ کردستانه پرزگریکن سریکین و دوری دابیج بکن بردارش دنابا دورک گرینگ دورک بپیت و خیر و برکت بگمان ده همان دمدا دورک پشگوی خستید نحیا زوربی هر زورا خدمت گزاریان و بردارش ناوی رین مرنه رین بردارش بگمان هر کسی که دزانه اگر تماشاوان جانها اینترنت الجمعه به ریسرچ کن گوگیری بزن ناوی بردارش ردنج بلی بویرو ریدانین هات نو چونه و مرنا خلکی و ریوینگا او خلکی سردان ناوی دورت که گلو چت شدی دزودت دمک دا بردارش خودی گلک دهات گرینگه دهات سالانه یه بردارش یه کشتوکالی صرف 8 میلیارد دینار واتا حتی 8.6 میلیارد دینار جوی که جدره که بارپکیری بری به برنامه دا ابدا تا دامن بردارش خدا نوی دهاتیه دهاته که گلک دوره که گلک استراتژیک بو کشتوکالی حتی و دوره نفتجیه بیره نفته هنل و دوره و دوره دوری بارن آوتن تن خواره کو تن کرن استفاده که زول بیت کرن لوا دا خاص که من سردان که بگم همی روجی زوربای خلک کردستان هاتو چنا ورید که تریه که استراتژیکه ریکا هولی را پایتخت باشور کردستان دیگل ولات اروپا و ترکیه افری به هفرا گرده بردارش نزیکی موصل یجیک و دمک دا نزیکی هولی یجیک و سر به پارزگاه دهوکی یجیک لی اوا تیتا تبینی کرن و کو پیویس خدمتا و دوره نهات کرن اگر این سردانا بردارش و ناحیه نوی و گند نوی ناو سنتر قضای جیب کن دق کی گنده کی پیچه کی مازن دیتا برچاوته نه رگوبانته همی هدنا غیر کرن بگمان پرانیا رید گنده جنان غیر کرن به هر حال ام ناو بردارش داینا دیگل خلک بردارش هم متخوچینن بردارش ده ماندم دیگل برپسین بردارش و پی برپسین پیوندی دار جو تایبتی سخبریا رکوپران گلو داینا تماشاوانیجا بزن بینگلو سرنجاوان چیه داخوازوان چیه و برسبا عالیه برپس چیه بوفیم بس جمع میوانداریا بارزان خلیل محمود اوسی قایم مقام قضا بردارش هر وها جمیل محمد حاجی اندام جواتا پارزگاه دوکه لفي دبري لسر دنجن خلك في دبري بيجمان محمد سيد عبد الكريم ريبري سغبيري بارسنا ريكوبران لباردرش آكري ده مندم دا ديوالي حمي بريندار اندازياري شارزا و ريبري سغبيري بارسنا ريكوبرا لبارزگاه دو كجبركم من دو برپرسين پيونديدار لريكاينان ميوانين سريكين برنامجنا ويري مشكلة هري سريكي ريكن مشكلة هاري سركي الفيدا برركن شبلي عنده اهتمام مجال كشتوكاليجيك ومجال الدنجي وكوبيد في نهات كدان از قلب خيرات نموفن الخط كم وميفانين من الدنجي انا بگمان كو مكا خلكي هجاي فيدا برينا حتى ريفا برين فرمانگهن ميريجي دي گلدانه ام دي هول دين دي چارچوبه برنامه دا سرنجي نانشي ور بگرين بلي كاك خليل ازلتا دس بكم لاكل بيشكا برنامه خوام بيجين يعني اول بيتا فيدا بري ما بچاوت خو اديتي يعني فيدا بري دا بري كي گرينگه دمك دا حجم گرينگاوي ابد اهتمام به نهاد کردن پیتر ساله که جناب تقای مقام و قضای آیاتول چاف ینبوری امیده که تشتکی جیاواز بکی پیچک وجینی بله ناو خدای مازن و که کار گرمی بخیراتنا جناب وکن زور سپاس دست خوشیل جناب تو همی ستاف تلفزیون کردستان 24 و او طایبتی احتمال گل جناب تو و زحمت که شایل بیر حاضر بینه بو پیشکشینا اوی برنامه دیسا سلاو و ریس بو همی بینر تلفزیون کردستان 24 و خیراتنا گرم یا همی آماده بود بریزد کن البته جنابی تا اشاره دا قضا بردارش قضا که گلکا گرنگه آن دورا بردارش گشتی که جاک استراتیجی هیت که نوبراسی پارزگاه ها هولیره و میسلو دهو که دیسا جماره که زورا خلق خوشتوی آکنجی و دورینه دو کمپیت آوارج یعنی ببره دوره که استراتیجیه البته طبعا پتر دوره که کشتوکالیه جماره آکنجی دوی پتر 125,000 آن حتی 103,000 نفوس هر چند او آمار درست البردست منینه بله نزیکی 103,000 نفوس آنش بلیوی 42,000 آواره و پنابرج سنور قضا بردارش هنه دو کمپیت آواره هنه بلی هنده کمپکا پیشوازی بو اف آواره بطایبتی میسل هیل سنور قضا بردارش کار اگر بیجن وکو پیویز نهاته کنه طبی قضا بردارش قضا اکانیه احتمال اگر بزرم بو تاریخی بونا اداره کردن و طایبتی ناحیه سال 1809 حسب او پیزانین مهنکو بیا ناحیه سر وقت دولت عثمانی یعنی جبری دو که جبیت پارزگاه و بیا ناحیه بله پاش 2006 بیا قضا
سر وقت حکومت هرما کردستانی هر دست پیکا بونا قضاوی حتی اوروکا او ممکن بیا وکو حکومت هرما کردستانی همی مجالات دریخی نکره بو انجام دانا خدمت گزاریا بس یال برچاف نینه کایک خالی یال برچاف نینه او هی او البته من دوید اشارتی پی بدم برچاف نینه بو هنده او فتره کو حکومت امکانیات هنو میزانیه کا تایبت هیو شیا میزانیه کا تایبت بو قضا بردارش ترخام بکد اف پروژه کو هاتن انجام دان نوکه ما دادهای باش بردست هنه کو جماره که پروژه باش ادگل گرنگ و استراتژی هاتنه حاله کردن بو شرکاتا کو اوه رجا انجام دانه رجا انجام دانه وان هندکشوان احتمال هفته 800 هر وقت اف پروژه همی تمام ببن اكيد جورينك باشتر الدوري بيتا كرني نتيجه اف قيرانا دارایکو او هرما کردستان بجشتي خبر گرفته و دی ساعت نشر داعش اف پروژه پترش پنجی پروژه هاتنا راگرتنی برهند اگر هاتو اف پروژه بین انجام دانه صد جورينك باشه بود بس ام بیجم کول دیف محتاجات دوری و مستحقیه خلق دوری او خدمت او سوی هاتا کنه اكيد او که مکاسیت هنه برینو که جکار خلیل پارا باید که ترخان کردن یکیش سردانی سروی که حکومت بو وی دوره پیتری 110 میلیارد دینار نا ترخان کردن پروژه که اوه وزن 20 میلیارد دینار باید نا ترخان کردن شجاع بجن نبویه یعنی پارا هات که ترخان کردن بس اف پروژه پارا باید که ترخان کردن و کوپیوس نه نجیب بجی کردن برچاف نینه بله اف پروژه کو افرو که مگود انیش بری قیرانه بابا دواره جی بجی کرنه دا نو که پترش پنجی پروژه مایت هنه پتر 133 میلیارد دینارا اف پروژه ته هر وقت بین انجام دانه یعنی مگود گورینه که باش پیدا کن دیسا برنامه که دی مای هيا او جک برنامه که نیه پتر سر میزانیا دوایری مکو میزانیت وان اتایبت جمعه که پروژه باش دیسا ان شاء الله وقتی که نزی ام دست پیکن نزدیک 3 میلیارد دینارانه اوی دیجک برنامه هيا پیشنهاد باشه هنه بو خدمت کردن دوری بس مگود او سر امکانیات حکومت ساکنیه هر وقت امکانیات باش بنو اف ماترسیا داعش سر دوری نمینت حکومت هول داد اعتماد سر نفت نبید فر سر چویا دهاتی هبید اف دوره که هری گرنگ حکومت هرما کردستانی کو تو هول دادی فر سر چویا دهاتی هبی لوی دوره وابزانم وزیر چاندن شانازی پند دیکت 2 سال در باز بوید ما 100 میلیارد دینار چند برهم ما بونه تن قضا بردارش نزدیک 100 میلیارد دینار هی بو وی چه کریه بله بداية ما إشارة داكو دفرك زراعية دفرك بس بو وجاندني كاي خليل بو وجاندني أكيد يعني فيجا برينوكا وكو برنامج نتني حكومتي برنامج نبي اهتمام بوان بواردي بدن تني اهتمام ما آن اعتماد ما سر دهاتي النفطي بيان دهاتي كو تجاري بيا تني وخلكي هميا دست شاندني بردابي أما نوكا خلكي ما طيبتي دفرا بردارش بري خدای شاندني الحمد لله يعني فيجا بجندي ما همي 106 گندامه هنه همی آوانه و چاندنش بردوام کنیم چاندنت باشه اگر اهتمام که باش بدانه یعنی وارده که باش دیجید بو دوره کو بیجن حکومت نگیره تقصیری نه تا کنه اگر بگم بین پترش 600 بیرت ارتوازی و هاتنه کولانه و پشتوانیه دعم یعنی پشتوانیات جوتی رای هاته کنه بونده پیتاب چاندنی بدانه دیسا همی تسهیلات دانه کنه ریوبریا چاندنی ما هیل قضا بردارش دیسا همی ناحیه ما دیسا فرمانگه چاندنی هنه اهتمام که باش بدانه بله که خیلی من زبرین یا سروی و بگم من سکترین دنجی هنه بحثی آنچه که تگوتین که مکاسی هنه بله جمیل خان تو اندما جواتا پارزگی ها دو که گلو دنوا پارزگی ها دو که دو چاو بحث قضا بردارش کریه و چاو بحث دردسریان وان ریبانا کریه و چاو بحث جی استراتژیک و دوره کریه نفت لهی زوربای هر زورا چاندن ال دوره تکرن نهایی که گوت پتات زورترین برهم پتات هر بره افصاله مهش دل بن عردیرین برکم نزانین نه نفروتن بسالا کدیشین بنوه هیچ که بو ویکی پێشەکەی بە خێراتنی کەناڵی 24 و جەنابتان و ستافی لەگەڵتان دەکەم سەڵام پێشمەرگە قارەمانەکان بۆ هەموو شەهیدان و برینداران ڕێزی نەوازشی تایبەتم بۆیان هەیە ئەمە وەکو ئەنجومەنی پارێزگای دۆک زۆر بەرنامە پرۆژەمان لە بەرچاودا نابوو بەڵام زۆر بەداخە ئەو کاتی کە مەچوونی ئەنجومەنی پارێزگا قەیران دەستی پێ کرد شەڕی داعش دەستی پێ کرد لێشاوی هاتنی ئاوارە دەستی پێ کرد و بەداخەوە نەمانتوانی ئەو بەرنامەی کە لەبەر چاوی خۆماندانا بۆ خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین بەڵام دیسان لە سەوەشڕا بووینە پردێک لە بینی هاوڵاتیان و لە بینی دەسەڵات و سەبارەت بە کێشەی ڕێگاوبان جەنابەت بەحست کرد ئەوە راپۆرتێکی تێروتەسەل لێرەیە کە ئامارێکی تێروتەسەلم کۆم کرد لە قەزای بەردەڕەش کە لە ماوەی ساڵێکدا
135 ڕوودان ڕوویدا لە قەزای بەردەڕەش بە ڕێگابانەکانی کەلێک و حەسەنی و ڕۆڤە و چەمە و زیاتر لە 30 کەس بوونە قوربانی 77 کەس بریندار بوون و ئەوە ئەگەرێکی زۆر زۆر بەقەوت بوو کە ئێستا بەردەڕەش ناسراوە بە ڕێگای مەرگ بۆیە بەڕێزانیش لێرەنا وەرە هەوڵ و تەقەلایەکی زۆریشیاندایە بۆ سەرکردنی کێشەیە بەڵام بەڵام جەمیلە خان تۆ باسی قەیران هەیە یەکی لە مشکلەکانی لەگەل بەرپرسەکان قەیران یەکێک لە بیان و زەقەکانە کە خۆیان لە کۆمەڵێک پرسی جدی خزمەتگوزاری لابدەن ئەوە بدانە ڕەخی قەیران هەیە بەڵام تو باسی ڕێگات کرد ئەم ڕێگایە ساڵانە خەڵک تێچێ ئەمرێ باشە کەسەی نەزانانی سیارە لێ بخۆرێ $1 کەسێ سەر خۆش بە ئەو خەڵکە هەرمووی ئەو کێشەیە نییە هەنی چیتان کردووە کە ئەم کێشە ئەساسیە چارەسەر بکەن ڕوو ئەمەی ڕەبتە بە ڕوحی خەڵکەوە بە ژیانی خەڵک کار ئەمە وەکو بەجنابەتە مەڵەگەیان ڕاپۆرتێکی تێروتە سەرمان ساکرد هەموو کێشەکانیشمان باس کردی بەس لەسەر واقع هیچ نەتیجەیەکە بۆ تاسەکان زیاتر لێ هاتن و هەزەکە خراپتر لێ هات قوربانیەکان زیاتر عفو دەستکەفتەکەی کە بەدەستمان هینە ڕێگای چەمە بوو کە توانیمان 500 میلیۆن لە ئەنجومەنی وەزیران وەربگرین بە هاروکاری بەڕێوەبەراتی گشتی ڕێگابان و جنابی قایمەقامی قەزای بەردەڕەش و هەروەها ئاکرێکە ئەو پارەیە سەرف کراوە ڕێگای ڕەبتەک مابینی بەردەڕەش و مابینی کەلک ئەوەی سەخبیر دەکرێت ڕۆژانە بەڵام ئەوەی چەمەی تەواو کرا ئەوەی چەمەی تەواو کرا هاتوچۆ لەسەر دەکرێتن تەوا بۆ چەم ئێستا بۆ هاتوچۆ ئێستا ئامادەیە بەڵام بەداخەوە لە مکاسی زۆر هەیە ئەمڕۆ خۆم لێ ئەکیت ئەو لافاوەیەکی بەو دوای هاتەوە کە مکاسی تێخستی ئەگەنە ڕێگایەکە تەواو بوو بە شێوازێکی زۆر باش هاوڵاتیان دەتوانێت سوودی لێوەربگرن بەڵام ئەو بەو ئاخرەی ئەو لافاوەیەکە هات ئەو ڕێگای خراپ کرد بەڵام ئێستاش لەژێر چاکردندایە بەڕێبەراتی گشتی ڕێگاوبان ئێستا تەخسیریان نەکردیە و هەوڵی دروستکردنەوەی ئەو ڕێگای دەدەن سەبارەت بە چاندن زرامت پرسیارت کرد بەڕاستی خەڵکانی بەردەڕەش خەڵکانی زۆر دڵسۆزن خەڵکانی ئەوەنە کە شایستەی هەموو خزمەت گوزارێکن بەڵام بەداخەوە زۆر خزمەت گوزاری هەیە کە لێرە پێویستە بۆیان بکرێتن نەکراوە ئەو کە جنابەت باس کرد قەیران ڕاستە قەیران بەڵام پێشی قەیرانیش حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کراوە بوو دەیتوانی زیاتر خزمەتی ئەو مەنتەقەیە بکاتن بەڵام کە نەکرایە احتیمالە کەمتر خەمی لە حکوومەتیشماندا هەبیتون و دەبێتن زیاتر گرنگی بۆ قەزای بەڵێ لە قەزای بەردەڕەش کە تۆ تێو هەموو حادیسەی سیارە بوون وونە مستەشفایەکی تەواڕن کەسێکی تووشی ئەبسەت نەخۆشی بە یەکسەر ڕەوانەی ئاکریان دووی دەکرێت بەرحال ئەمەیەکی نەجەم میوانی خوێدی کاک دێوالی بەحسی ڕێک و پڕای کرد طبعاً ئەوە حەقیقەتێکی کەس نەشێن نکۆلیە بێ بکات ڕێکن بەردەڕەش جاران گوتێڕێکی ملیێن کات بێژنێ میحوارێ بەردەڕەش هەر کەسێکی فێرە کاتێت یەکەم جار تڤیان ماڵ وەسیەتەوە خەب نویسیت گەلو عنی بۆ ئەفریقیانە چارەسەرکردن ئەوە نەیا ساڵ بەری قەیرانی جەبار هەبوو یا قەیرانار هەبووە gelek spas bixêr hatna hemî xelkê xwatikan rastî rêkaban rêka beve girêdake rêveberiya sexberî û parastina rêkûpiral parêzgeha rêka serekiye yanî dihok hevlêr rastî rêveberiya geştî am ya rêkûpira gelek li ser vê rêkê şol kir rêk heke berî nuke hemî yek saîd bûn û rêkê kevin bûn û hemî mesarekê nexweş bûn تقريبا هش دهوكي تودي يا بويا دو سايد حتى بقى حتى روفيا الروفيا بو بردرش اوشي دو سايدا اللي مخابن تمام نبو وبروجيكي دي هبو ديسا يه احاله بو دا كومباني داس بيكت جيكي كو روفيا بو چما وديسا چما پروژه دی پر بو کو او پراشی احتمالا حتی امشن بشن احتمالا 600 هیکل وی احتمالا بحثی یا بردرش بو کلک بله بردرش کلک بله راستی افریقا هنی یا هاتیا تصمیم کرنه نبو وی حجم ترافیک نبو وی حجم کو ترمبیلت بارهلگر بریونه که هیچ ترمبیلا بارهلگر افریقا بکار نتینا ریکا دی تربو کو بو برطلة وبعشيقة ناوران برطلة وبعشيقة شو وشونه هفليري ليه بشتي أفكا ودانت شري وحربي دست بيكري مخابن كو أو دفرا كافتا دست دشمني دا نشار بون شري كي ديت بديل نبون إلا ريكا بردرش كلك بكار بين كواتا واجي بلانك بديل نبو كو فيرك الحجم في خبصي صغبيري كان شاف دريو يمكن ما افریقا بردوام یا سخبر کرد هر 2014 3 تیمت ما کار کرد ما 3 تیمت این ریوبریا ما یه سخبریا رو که 2014 هر 3 تیمت دهو که ریوبریا ما مینتن ریوبریا ریکا سرکی بردرش کلکیا سر شول کرد افریقاش کار کفت بود لی هم جار هینش یعنی رجا قربانیان کم کن
وان حوادث مروري كيم كان قربانيا ابخوا قربالغا زوريا سر الريكي وريك اكسايدا وريك ناتيا تصميم كرني بو في حجمه ترافيكي بو في حجمه ترمبيلا بطايبتي ترمبيله بار هلجر نكا او ريكاكا يعني نريكاكا سركي ببري نكا بو ريكاكا سركي نبنا بس نبينا دهوكي هبلت بينما بو عراقي هميك وعراقي اوروبا وبيتا جريدان تركا وبيتا جريدان بو ريكاكا سركي شو ريكا دهوك میشل بغداد نما افریقا همی پاریناش بر هندی بس ريكا كي جرينجا ريكا كي كرتب شي قندي دي قالك بك شي تضرب شي هاوليرا فقال لك اني زيك ابو هاوليري جاكي قال لك قربالغ يعني جرينيا ابي ريكا برشا فرق ناخر ريكادي تر ريكادي ما نا دس داهلاينا يعني جبليكو تيمت ما بردوام 2014 و 2015 و 2016 بردوام تیمک یان دو تیم یان هر سه تیم یعنی سرور که یا سخبر کلی مدیسا ما ریک ما بدیلش مدیتن کو روفیا چما کو او ریکا ما دیسا پروژک ما ریفا بریاما ام چون الگر انداز یارت ما ودیتنک ما چیکر کو ریکا کا بدیل بتبتنی بو ترمبیلت بچیک نا ترمبیلت بالهرگر و او پروژه ما سپاسی ما هنارت بو وزارت و بو انجمن وزرا کو سپاسی و پارکی بو هاتا ترخان کرنه و ما دست بکر ما شغل هشت هيفا ما بده هيفا بل دس خوش سپاس كاك محمد سعيد توكو ريفبري سغبيري باراسنا ريكوبرين بردرش آكري زوربايا هر زورا قندت بردرش بنومنا ريكيتوان نتشكرينا والناف بردرجي قضايا ونحكي جهارة سرو بري ريكيتوان شوايا مالي زور سپاس بو باید بريز بو آماده بوان راستي سيدة زبط بردرشي صدو ده قندت لهي بله وفيجا السراراي هندس تقريبا نقطة بنجل صدري كده قندام يتشكري وقت خودا البري هنجي بري حكومة هرم كردستان بس قدا كجاد الفي قضا بردرش خلي تدبيني قدا كجاد هبيل البرامندان حتى تا بردرش حتى شروفي ودرباز بتشو أكري اف بارجاري که بتنی هبی اول روی بو پرا حسینیه تقریبا همو نابیت 35 کیلومتر وگا و پتر 350 کیلومتر تا چه کرن 120 کیلومتر رکت سرکی تقریبا 180 کیلومتر رکت گنداس نوتو پنجل صادق رکت گنداس بس بيراوشي يعني بيراوشي هذا نتشكرن نخ اديتات چه کرن تکلا کرن دبل دريس کرن بس دبل دريس وقت چت کی طبعا تقريبا سمكي قيري 6 سنتيمة بيت بي بردوام بسخبير كريه هيا وبلان بول صار 2016 الكو هل ريكا بتر سيغون دارا بشيد بيتا قير كرن فعلا همو تصميم بوتشي كرن وهاتن زورباي وان هاتنا اعلان كرن وداس بكرن طبعا ابدو سويدا هنجي داس بكري ونيفاجيتي خلاص بندي يعني تو شي بجيرين جوندن دبر بردرش سنوري قزا بردرش بيقوم من ناحيته ريكن باشن از بجمتا آخر اوان ریکا دبل دريس بوقت کی بود تیوی قرار دال 2013 او خر بین غیر کنیت گندت برداراشی نه کی گند دینا انا مخرط زانین هر یک هندی مجمعه که افریقا تدبینی هل قراناز تتل دارت قرب داو دارت و بنینان بشير عن حتى تشيتا كلاكي تقريبا 62 كيلومتر اخر دبل دريس اول سال 2000 و 2001 ما تشكرت وقت كده اف بردراش تدبيني الليره ابو كلاكي طبعا ريكنا ابو خرزان بانا كاتبه كسك ندغشت كلاكي بانا كاتبه في دشتي كس ندغشت سجاده قير یک قنطره نبو یک جاده بت كلاكري نبو الوقدا قير كري زياتر جاده نبو في دبري خري في قوي افريقيا خر راس نخوش راسيت خرابي بس همون مرحله يتهات تشكرين وبريار ب 2014 واف اخر بينا قير كرن چونكو سي گوندا بتر طبعا به هر يكي تقريبا ده كنت بتر السر وفعلا هذا اعلان كرن سيده يعني قرناز دارتو هذا اعلان كرن بري بيتا احاله كرن قيرانا داري بسراد بردرش دارتو او ضاف مقاولي بدو صيدي كوبيتا جو صيد حتى ناحيه وتشول اشتداكرو جماعه بلديش بياغا دارن ويغاوي راغتي بالقيرانا داري الرخيدي رابيراتن الكابرا صوري بو بشيريان بنينان 7 كيلومتر اوش سر بترو دولاري داس بيكر وفيغاوي بله كاك محمد سعيد سپاس بود طبعا سه پاترو دلاری كير وابزانم 2 مليار دينارت شيريني فان كومبانيا نفتل فيري بو فيدافرانا ترخان كنا بزام كاس مصيران چلات اس حس كم خلق بردراش خوبافي بشكل بسيارين مبو كرم كم دي فيري داس بيكي
كرمك سر مايكي كرم هيك نزيك مايكي بكرمك كورتي طبعا وكو قضای بردارش او کدوری که کشتکالیه نزدیکی 400,000 دونه ابزان برای برابری کشتکاری بردارش بله برابری کشتکاری بله بله برابری کشتکاری بردارش وكو قضای بردارش نزدیکی 400,000 دونم زوی کشتکالی بک لقضای بردارش که 300,000 دونمی بکل چندن تید نزدیکی 600 بیر ارتوازی معناها بربوومە کی زۆر جۆراجۆر تێتە چاندن لە قەزای بەردەڕەش کە بەرهەمی سەرەکی گەنمە لەبەر ئەوەی نزیکەی 200,000 دۆنەمی ئەتا 250,000 دۆنەمی دیمیە و نزیکەی 30,000 هەتا 40,000 داهاتی ساڵانەتان چەندە داهاتی ساڵانە طبعا ئەو بەربوومەی کە خەملاندیدمان کە لە 2016ەوە ئاژەڵی و نەبەدی ڕووەکی نزیکەی 86 ملیار دینار بووە ئەو داهاتە چی لێ دێت ئەو داهاتە خەلکی ڕێسی فەدە لێ بکەن لە بنیەت تەحتیێرە حتا لە بژانەوەی بوو نمونە کشتتوکات کەرتی کشتتوکات چی لێ دێتەوە هەموو داهاتەکە هەیە بەل ئەو داهاتە بوو جوتیار دەگەڕێتەوە بۆ جوتیار لە کاتێک کە تۆ بینی لێرە نەمەعملێکی لێ نە کارخانەیەکی لێ نە بەشێوەیەکەم حتا دوو ڕیباری گەورە دێن تەنیش یا ڕیبارانە بە خوڕای ئەڕۆن نە سەوزایی لێ نە شتێکی لێ بەێ ئاماژەمان پێکرد نزیکەی 180,000 دۆنەمی دەبیتە گەنم کە بەرهەمی سەرەکی گەنمە نزیکەی ساڵانە 6,000 تان گەنمی ڕادستی سایلۆ دەکرێت کە بەهایەکەی نزیکەی 35 ملیار دینارە ئەو ساڵ کە نزیکەی 11,000 دۆنەم پەتاتە هاتووە چاندن لە قەزای بەردەڕەش نزیکەی 2,000 دۆنەم برنجی تێدە چاندن نزیکەی 1000 کێشەی خەڵکەوەی ئەو هەموو بەرهەمی گەنمە هەیە و گەنمە نافرۆشرێ ئەن سایل وەکو پێویستنی و گەنمە تێ بکرێت ئەن کە بکرێت لەلایەن حکوومەتەوە پارەکەی لە کاتی خۆیانایە بوو نمونایە 2 ساڵ قەرزارە بەێ ئەوە سەر بە بەغداوە طبعاً پلانی وەرگرتنی گەنم لە قبل بەغداوەیە ئەو پارەیە پروژەتان هەیە ئەو حتا بەسەوەیەکی ئەو شیوە بەرهەمهێنانی کەشتتوکار لە قەزای بەردەرە شوەیەکی تەقلیدیە ئەگەر سەردەمیانە بێ لەوانەیە دووقات بەرهەمێکی زیاتر بکە هیچ پلانێکتان هەیە بۆەوەکە بە کورتی طبعاً پلانمان هەیە بڵێ پێشی ئێستا بەردەڕەش ئەوانە ئەناویش قەیران ئیتر ئەمە هەموو داتامان هەیە تقریبان 6 ملیار دینار لە وەکو سلفەی کشتتوکالی هاتووە تەرخانکردن بۆ بەردەڕەش 6 ملیار لە بەشی سامانی ئاژاڵی و 4 ملیارش لە تقریبان ئومێدەکە ئەو کارتانە ببژێنێتەوە بەشێکی سەردەمیانە بەێ تەمان لە 2009 تا 2016 گەلک فەرقی کرد بەێ زۆر سپاس بتۆ ئەگەر ئەو خاتونە زۆر سپاس ئەگەر بە کورتی تکایە بەوەی بەڵێ زۆر سوپاسیاتکەم خێرات ناوەتکەم ئەس دکتۆرە ناوی ڕێبەر خۆشحالینەکە بچێ ماکەویت بەێ بەێ دکتۆرە ناوی ڕێبەرە کردی تەندروستی بەردەڕەش خۆشحالی ئەم وەکو کردی تەندروستی ڕاستیمە گەلک ئاریشەیت هەین چکە یعنی قەزاکەوەکی بەردەڕەش یا بەرفرە و ئەف ژمارە زۆر یا ئاوەرە و لاجی ئاژی ما دو كامبت أوراتن وكامبت 40,000 أوران كاكخالي بله دو كامبت أوران وكامبت جيولوجي السورية وكان مستشفى فيرنا مستشفى كبزان سنتري بردراشي بس ما دو بنجه تندرستي دو بنجه تندرستي سنتري بخو بس ما جكاوك وقضاء شرده بنجه تندرستي والجل سي كامباجي هر كامبك يجي بنجه خوي تندرستي يهي وكو بيجي دكتور بانا دا بينكرن خد جمارة يعني كيما سمي هاي جمارة نوجدارجي وجمارة كارمند تندرستي بخوجي بردراش مستشفى بردراش طوارئ هي يا طنقافيا عمليات نكرن نخوش خانك منينة وما يعني حتى في وقت يجي هولا نشتغل يجي منينة اما جيبوني بو ابسط عملياتك بسيط ام نخوش خورا وانا كاين بو مثلا قضاء اكلي بتن بو دهوكي بتن بو شهر سنه كان خود 2016 بري بنياتي هاتا دونام بو نخوش خانه صد قريولي بس بو في قيرانه يعني حتى نو كي هاتي باشا قيران مستشفى بناء كهي بلا نشتغلي بينا كرن بلا دكتوره كي باسبورت دابيت يعني والله حتى انه كان شو يعني ما كيموسيو هي قالك نوجدارت بسبوردا ودي دخاز يوم يجي اويا بس بزيتنين وقت والله ما نشتغلي بتفكرن ام هي بدارين دخاز يدا بچيت زور سپاس بتا زور سپاس انجا تاگش کی دی مواقعیت اگر ببر شاروانی الفيري بيت كرم که اندازیار عمر میکائیل سلیم سروکی باجرفانی بردرش بله راستی بردرش سنر شاروانی برفروان بوا او ل 2008 تا 2017
سێ قات بەرفراوانتر بووە ئەو بەرفراوانیە چی ئەو کێشەی بۆتان دروست کردن ئەگەر نزیکی مای بیتەوە تکای بۆی دەنگت بڕەوە ئەو بەرفراوان بوونە بجەمان وەکی خۆی مایتەوە پێشینەی مانگان هەروەکی خۆی بێتەوە ژمارەی نفوسی بەردەڕژ تقریبا زیادی کردەوە بە 2 قات ئەویش تێرامان لە بەردەڕەش زۆر بە هەرە زۆری گوندەکان زەبلەکەی هەر ناگیرێت لەلایەن شارەوانیەوە و بێژگە لەو شارعانێ لە ناو ئێستا کۆمەڵی گەنج لەلایەمە بوون لە ناو بەردەڕەش خۆشم سەردانێکی ناو قەزای بەردەڕەشم بنمونە من 5 گوندم هەیە لە ناو سنووری شارەوانی بەردەڕەش ئەوە هەموو زبل و پاشمەوەی تێداگرت کەواتە 105 گوندی تر ئەوە سنووری شارەوانی بەڵێ دەرەوەی سنووری شارەوانی ئەنی سنووری شارەوانی سنتەری بەردەڕەشم ئەنی ئەوانی تر تابێتونە تابعی ڕۆبیایە تابعی دارەت و یاریک و ئەوەی خۆی هەیە زۆرەکانی خۆی هەیە بەڵێ سپاس بەێ کاک خەلیل لەژبەر کتب بەرپرسێکی وحدەیداری وێرەم دێزیێتر پرسیارە ئاراستی جەنابەتەکەین پرسگرێک هەنە vê deverê pirsgirêket xizmetguzariye hene ev pirsiyareka birasî cihê serincê bû enî li vêrê du bingehê biçîkê tenduristiyê tevê diktorê behsê vê kêşekir vê kêş kêşên serêke bû xizmetguzarê tenduristiyên de bingelê کار اگر بری وان برسفید وان پسیاری هبودن بحثی رکوبارنا جنابت اکر حوالا باش اشارتک باش بیده راسته یعنی اف شارع نابرا بردرش و کلک دیار ناو شارع مرین ناودن باش رونکرین دانکو اف شارعی ها 2006 هاتیه درست کردنی نبو و عدد زیاده هاتنو چونا ترومبیلا نتیجه اف شارع کل سر هاتیه فرض کردنی برای همین دیفاکت یعنی کامرا واقع اكيد يعني اف برای وان سیاره همیه کتی بس او محاولاتی هاتنه کنی محاولاتی جدی هاتنه کنی همی دستگاه پیونددار یعنی حتی سرکاتیا حکومت هرمی و سرکاتیا هرمی اهتمام که جدی یعنی وی شارعی داشت بر هندیج افریقا بدیل یا چما هاتیه درست کنی بو سیارت بچیک دو سرادان جناب سروکی حکومت بری چنده که بو پارزگاه دو که اف بابته درجه هاتیه بحث کرنه طبعی داخوازیش ریوبریا ریکوپرال پارزگاه دو که کرده کو کشفک بید درست کرنه بو هنده قاطع که دیه غیری اگ نقل یعنی هرش که بردارش حتی کلک کشفه که چکن زیترین وقت اف کشفه بید دیناتا و دیچارا سریا و کشف کوی سایده بچیکه آنده بس مازن کن جاده مازن کن اف سایده چکونا بود دو ساید یعنی برنامه بر اگر قیران منی نکو به دو ساید بس سرنده را کو شارع دیتن سیانه کنیم درستی دو محاولاتی کو افریقا بحشی قوان دیسا جسری خاص در هاتبی شناو برشنای تروریستی داعش و پارزگاه میسل درست کن هماهنگی الگل پارزگاه میسل کن زیتون وقت اف جسر بید درست کنه دیسا ریک افریقا نوبرا پارزگاه دهو که دیسا حتی بچه تولیره مسافه که درش دست حکومت عراقی دانه آن لشکر عراقی اوج تأکید هاته کنه که جناب سروکی حکومت دی محاوله کن که بله که خلیل جبر که هم بحثی سنتری که ودی بو اوه بسیار بویتا علم سپاس بس ویرون کرناتا بله یا کو ساخلمی وان دکترای اشارت پیدا راسته بس هفته بنگه تندرستی مال سنور قضا بردارشانه دو سنتر قضای دا اویدیجک بلافکرینه سر همی بس بنگه که خدمت گزاری تندرستی نبن ابسط عملیات نه تکرن دکتر نبن بله مستشفى تختی ما بدایت اشاره ده کو پروژه که گله گرن بو قضا بردارش سبب قیران دارایی هاتیا راگرتنه 43 میلیارد دینار تادنه ترخان کردنه اکید اگه امکانیات هب درست بود 2 سال عملیات بس کرد اوه رکار خراب که بیانی محاوله این که نکو برای خلاص بینه نیزی که به نیا خوده کو بکوت کاری دکترای معلومات باشه سر یعنی زمستان بیت آن گرمات که بیت دخل که بردارش با ابسط عملیات دوی ان شاء الله گارانتی ده کنه چنه جدی اكيد او باش معلومات الدفنه وقت که نیزیک محاولات مجبر دوامن دو اف پروژه من اشارت پیدا کو نیزیک د دست بکنه شوانا نزدیک 700 میلیون دینار بو کرت ساخلمی هاتنه ترخان کردنه یک دیسا بو روویا کو بنگه که ساخلمی بید آوا کردنه هر دیسا ریوبریا کرتی وان بید آوا کردنه کو وکو اداره به تحویل کردنه ده اهتمام پی دانه بس مگود هر چند بحث بکن کو خدمت باشه هاتا کردنه اکید که ماسیت هنه ولی با امکانیات حکومت ها ما اونه هر وقت امکانیات هم او نهیا خود بله سپاس اکید کرم که اساس که مالاتی باغون دی فراکی ده تکر بیت سرای بالا کرم که زۆر سپاس ئەکە نزیکی ماکی بی بله زۆر سپاس بۆ جەنابێت بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم
باقەتە و بابەتەکانی کە پێویست بوو چارەنووساز بوو بابەتی قەزای بەردەڕەشی جەنابتان و برادران ئاماژەیان پێدا من سێ پرسیارمێ دوو پرسیارە ماراستەی بەڕێز قایمقامی قەزای بەردەڕەشە و پرسیاریش ماراستەی بەڕێز جەمیلەخان ئەندامی ئەنجومەنی مەحافەزای دووەکە کاک خەلیل بەخۆ جەنابەت دەزانی ناحیەی دارەت و ناحیەیەکی نوێیە تازە بوویتە ناحیە و زۆر لە مێژەش زەوی تێدا دابەش نەکرایە و داواکاریەکی زۆر خەڵکیشی لەسەرە لەبەر ئەوەی ناحیەکە تاپۆ نەکرایە دەکرێت تایبەتمەندیەکی بدرێت بە هاوکاری لەگەڵ وەزارەتی کشتتوکال بۆ نمونە وەزارەتی کشتتوکال دەست لەسەر هەندێک زەوی کشتتوکالیال بگرێت و تەملیک بگرێت سەر ناوێ شارەوانی بە شێوازێکی بە سیستەمێکی ڕێکوپێک و بە ڕێنماییەکی جوان دابش بکرێتن لەسەر ئەوەی بدرێتە خەڵکەکان و بە شێوازێکی ڕێکوپێک ئەوە خاڵێکی تریش بنکەی بایۆمەتری هەیە هەل کۆمیسیۆنی هەڵبژاردن کاک خەلیل تاوەکو ئێستا لە دارەتووی نەکرایتەوە خەڵکێکی زۆر داواکاری هەیە کە بنکەیەک هاوشێوەی کەلک و ڕوویا لە دارەتوو بکرێتەوە چونکە خەڵکەکە بەتەمانە خەڵکەکەی پکەوتەیە خەڵکەکەی نەخۆشە ناتوانانی ئەو ڕێگای دووڕیان قەرەباڵغێکی یەکزار زۆر دروست دەبیتن ناتوانیتن بێتن ئەگەر بێت ئەو هەنگاوەش باوێدرێتنەوەش لە بەرژەوەندی خەڵکی سوپاسان دەکەین بە کورتی سەرنجی پرسیارێکی تریش ماراستەی جەمیلەخان دەربارەی ڕێگای بەردەڕەش دارەتوو جەنابێت راپۆرتەکەت لەسەر کرد پێم خۆشە لە ڕێ ئەو کەنالە بەڕێزەی چ دڵخۆشیەک چ مزجێنێکت هەیە بدەیە هاوڵاتیان بۆ ئەوەی ئەو ڕێگایە کە بەڕاستی ڕێگایکی زۆر ناخۆشە سەر ڕێ ئەوەی سنتەری قەزای بەردەڕەش بەدارەتوو دەبەستێتەوە زیاتر لە 15 گوندیش هاتوچۆی ڕۆژانی بەو ڕێگایکی زۆر زۆر سپاس سەرنج گەشت تکایە پێم باشە فەرمون لە ناحیەکانی تریش کێلێ کەڵێک بوو نمونە ڕۆڤیاویش سەرنجی خۆیان هەبێ بەڵێ فەرمون سپاس بە خێراتی جەناب دەکەین بە خێراتنی ئامادەبووان هەمووان دەکەین من دانیشتووی شارچکەی ڕۆڤیە دوو سێ پرسیارمێ لە کاک خەلیلی و پرسیاری یەکەم ئەو بەنسبەت کاک خەلیل ئاودانکردن لە ناو ڕۆڤیە کێشەشی گەورەیە ینی گلەیەکی زۆر هەمان هەیە گەیشتە چ ڕادەیەک دروستکردنی خان و دوکان و ناو شارچکەی ڕۆڤیە کێشێکە خەلیل ئاگادارە گلەیەکی زۆرمان هەیە بەنسبەت لێدانی بیری سووری زۆر بە ئیسفادەیە و یانی کە مەسرەف هەژەگە بکرێتن بیرێتەوە زیمان زۆر هەندێکیان هەر سربەخۆنە ئاوچی زیاد دەڕۆتن ئەگەر بکرێتن لە بواری کشتتوکالی زۆر ئیسفادەی دەبیتن پرۆژەی سایلۆی گەشتە چێندەر ئەوەی لە شارچکە ڕۆڤیە پرۆژەکە بزانم دەست پێکرای و بزانین گەشتە چێندەر دوو سایدی ڕۆڤیە چەمە لە چ خۆناغێکدایە دەستخۆشی لە خوشکە زەمیلش دەکەنەوەی پێویست بیکردیتی بەڵام قەیرانەکە داتی زۆر سپاس دەکەن بەڵێ سپاس پێمان باشە گلەی خۆتان بکەن تکایە ئێمە ناتوانێرە پێمان باشە گلەی خۆتان چیتانەوێ فەرمو تکایە با لە دوای یەکتر ئیسفادە لە کات بکەین بە خێراتین جەنابتان دەکەین و کەناڵی 24 و سپاسی بەڕێزان دەکەین کە لێرە ئامادەنە من وەکو هاوڵاتیشی ناحیەی دارەتوو وەکو ئەم بەرپرسی لاوانیشم ئەگەر ئیجازەمان بدە یەک دوو خاڵی زۆر گرنگ هەیە تو من پێخۆشحاڵیش بمکەوە ئەو برادران لێرە ئامادەنە ئەوەی کەوا ڕێگەوبان یان سەخبێری نۆژەندکردنەوە بە تایبەتی ئەو ڕێگانە وەختێ نۆژەن دەکرێتەوە من نزانم چۆن نۆژەن دەکرێتەوە یانی نۆژەندەکردنەوەکە خراپە بی ئەین تو من نازانم بە چ مەواد چا دەکرێت ئەو مەوادەیە ئایا باش وەکو پلی چاودێری ناکرێیان وەکو بلێ وەکو پێویست وەکو بلێ وەکو پێویست نییە ینی مەوادەکە نازانم بە شێوەیەکی ینی بە چەند ڕۆژێکی تێک دەچی ینی ئەگەر پرسیارش کەش مەجالم بدێ بە حقات من پرسیارەکان بە کورتی تکایە من ئێستا لە دارەتوێت تاکمێرە باوەڕکە ئەو ڕێە ڕێی 10 دقەیە کاکە ڕێگەی 10 دقەیە بە نیم ساعت گەیشت مێرە ینی ئەوە لە پێش حەق وایە ئەوە ڕێگەی بینی قەزای ناحیە پێویست بوو ئەوە کەوا چارەسەر سپاسێکم تکایە پرسیارەکان بە دووبارە نەبدەوە دوو جار باسی ڕێگای دارەتوو زۆر سپاس فەرموو جوتکار چێ لێ ئەوانی ئیشی کشتتوکالی پێشەکی بە خێراتنی کەنالی 24 دەکەین و میوانەکانتان دەکەین هەروە ئامادەبووان هەندێک ڕخنەمانەیە ڕخنەی یەکەممان لە جەمیلەخانەوە دەلێت لە ئەنجومەنی محافەزەمەوە 2 ساڵە بەڵام قەیران دەستی پێکردیە و ڕێگەی چەمە تەواو کرایە ڕێگەی چەمە لەسەر بودجەی ئەنجومەنی پارێزگای تەواو نەکرێ ڕاستەوخۆ پارەکە لە وەزارەتی ئاوەدانکردنەوەوە بە پێوە زانیاری ئاگادارین کەوا تەرخان کرا ئەو گژمە 500 ملیۆنەی بەحسی کرد کەوا بۆ تەرخانکردن و ڕخنەی دووەمانش ئاراستەی جەنابی قایمەقام دەکەین جەنابی قایمەقام من وەکو دکتۆرێکی بنکەی ڤێتەنەری بەردەڕەش و هەروەها کەوا مدیرەکەمانیش نەخۆش نەیتوانیە بێت بە پاسای ئەوە بەڵام کەوەی چەندین جار ئاگادارمان کردوتەوە هەروەها دایرەی کارەوامانش ئاگادار کردوتەوە کەوا دایرەکان هەمویان کارەبای 24 ساعتیان هەیە بەڵام ئێمە دایرەکانمان هیچ کارەبای 24 ساعتی نییە
نازانم بۆیە ئەوات ئاگدارمان کردو جیەتی پەیوەندیدار ئەم جیەتی پەیوەندیدار نیمە هەرچەندە فەلەحەکانمانیش لێرەنە کە هەموو ڕۆژێکتێن بۆ لقاح هەندێک لقاح هاتیە بۆمان ئەو لقاحانەگە کارەبانە بیت تێدا فاسد دەبیت چونکە لقاح دەبی لە دەرەجەیەکی محدد بێتە پاراستن پێشی ئێستاش کارەبای 24 ساعتیمان هەبیوە و لە هەمان کات دەشدایرە لە ناو بەردەڕەشەیە کارەبای 24 ساعتەکەی بڕاوە و جاریشتر بۆی هاتیتەوە کارەگە بتوانین و دەربارەی سەیدا محمەد سەعید و سەیدا دێوالی ڕێباسی قەیرانی دارایی دەکەن پێشی ئێستاش پارە و خزمەت بۆ قەزای بەردەڕەش دابین کریابی بەڵام هیچ پرۆژەکان هەرەوە بەنیوە چەلیمانەوە و پرۆژەکانی چیان ئەوان دەزانن بەڵام هیچ پرۆژەیەک چونکە قەزای بەردەڕەش کاکە کار لە بیدایی و باسی قەزای بەردەڕەش کرد کە وەزیرێکی وەک وەزیری کوشتتوکاڵ دەڵێت دەتوانیت ساڵانە ئەوەندە پارەیە دابین بکە ساڵانە داهاتەکەی ئەوەندەیە هەروەکو جەنابی کاکە بەڕێوبەری کوشتتوکالیش لێرە باسەکانی کرد خەڵکی بەردەڕەش بەوە ناسراوە خەڵکێکی دڵزۆزن و هەروەها شەرەفمەندن و هەروەها بەش ئیش و کارەکانیانەوە سەربەرزن و هیچ قەزایشی تر کاتم زۆر هیچ قەزایشی تر وەکو بەردەڕەش بەس یەک دقە یەک دقە هیچ قەزایەکی تر وەکو بەردەڕەش قەزایەکی پراوێزخراوە و هەروەها خەڵکەکەی دەخوازین بەزوترین کات ببوورە تکایە بەڕێزان ئیسیفادە لە کاتیان بەڵێ فەرموو بەخێراتتان دەکەین بۆ نزیکی مایک بین زۆر بە کورتی لە بەرەوە برادرە حەقی زۆر خات ئەمە لە بواری کوشتتوکالی و قسەکەی کە جۆتیاری نێمە خەڵکی ناوچەی بەردەڕەش و ناحێ ڕێڤەوە مشکلەمان کەەوە هێشتا سالۆ تازە داناتێ 20 ڕۆژمانگەکمان مایل و سالۆ مشکلێکمان هەیە کە هیچ بەرنامەی بۆدانێت بۆ ئەو سرە و ماسرەیە یعنی سەکان هەیە خەڵکی کەلک لە پێشی مەدورینە دەکەتن تێ سرە دەگریت لە لایەکی مانجی لێبنێتەوە لە سرە هی ڕێتێتەوە دوای دەژەمە کاکە ئەو ڕێ نییە ئەو ڕێ سرەیە ئەو مانجی ڕاستێ لە پێشی مەدورینە کردیە دووەمینیش هەرچ مەسئولیک دادەنشی لەسەر کورسی بەحس قەیران دەکەن ئایا قەیران لە ئێمە نەدایە سوبەینێ ئەوە جارش دەبەکەوە لە پارەی ئەودی سلفەمان بدەنێ کاکە سەکمان وا لەکەتانە پارە لەکەتانە ئەو پارەی خۆی لەخواز ئەم خوددان پەلەوەرم خوددان گەنمم 3 ساڵ لە پارەی گەنم وەنەگرتیە پەلەوەریش کە خۆڕی بە تو نەدا تو بەرهەمت پێیاوە ئەمن چەکە خوددان هین پەلەوەرم کیلۆی بریش بە 2000 هەمیش قەردارن هین سلفەینە خوددان بیرەکان هەمی قەردار زۆر سپاس بە سەرنجی تۆ زۆر سپاس جەمیلە خانم لە بەڕێستەوە دەست پێکەین گلەی هەبوو بۆ تۆ لە ئەنجومەنی پارێزگاوەکو پێویست دەنگێم خەڵکە ناگەیەنیت کاکە کار ئەوەی کە لەسەر مەوەکە ئەنجومەنی پارێزگای دۆک پێویستە دەنگی هاوڵاتیان کێشەکانیان بگەینینە دەستگا پەیوەنددارەکان ئەوەشمان کردیە ئێتا بەداتا بە راپۆر لەبەر دەستەمە کێشەکانی ڕێگاوبان کێشەی شارەوانیەکان کێشەی چاندن هەمومان گەیاندیە و ئەو پارێک کە جنابیان باسی کرد جنابی دکتۆر باسی کرد کە بۆ ڕێگای چەمە ڕێگای چەمە زۆر هەوڵ و تەقالەمان بۆدا با پاڵپشتی بەڕێبەتی گشتی بە پاڵپشتی جنابی قایمقام توانیمان کاکفەهیم بەخۆی لەگەڵ کاتم زۆر کەماوە ئەگەر دو پرسیاری من ئەوە بێ مەسەلەی تەندروستی کومالێکێکی تر هەیە لە ئەنجومەنی پارێزگای دوی کە بە باستان کردووە لەوێ هیچ عادێک داوە کە تایبەتمەندی بە قەزای بەردەڕەش بدرێ کێشەکانیان چارەسەر بکرێت هەموو کێشەکان وەکو جنابیش دووبارە دەکەیەوە دەڵێت پەیوەستە بە باری ئابووری و باری ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەندێک شتەی بکرێتن بەتایبەتی ئەو نەخۆشخانە سەد تەختی دەبێت بۆ بەردەڕەش بە زووترین کات جێبەجێ بکرێتن چونکە کێشەیەکی جار زۆر لە ناو نەخۆشەکانی قەزای بەردەڕەش کە دەگەن ئاکری لە زۆربەی لەڕێ دەمرن بەتایبەتی ئافرەتان دووگیان ئەگەر ئەوە چارەسەر نەکرێتەوە دەردێنێ قەزای تریش لە سوێ لە سنوورە بێ بەرحال هەندێک برادر پرسیاریان کرد ئەو ڕێگای دارەتوو ئەو برادران دەبی پێ وەڵام دەنەوە بزان ئایا ئەو بە چه بەڵێ من ببوورە من سەرنج بڵێ کاک دێوالەیەکە بکورتی بەڵێ بنسبة الريكا روفيا كما براسيك وفاديتن ما تشكر بو بريكا وزارات ما يا عبادان كرني بو بريكا انجمني وزيران بارابو هاتا ترخان كرني وكار هاتا كرني السرب ماقود مكار هاشتايفا مبدو هايفا دكار والريك برادرك بيجي تسخبيري كرني جاكي قير كان روجا باشتر جارك دي هالوشيا نخير سخبير كرنا امد كان نخير احتمال برادرنا عند زيارات شو بيزانين وصانا كل سرنين او سخبير كرنا امد كان نا ريكا بردرش كلك بيتفيا طبقه كامل يا بايندر يا طبليتي بوبيتا كرني لتشيان دنينا 38 كيلومتر كامل بين طبليت كرني ابرو كواتا بالكاي دولك بكورتي اميدك افريقيا بين شاكرن ريكدوان بين سخبيري كرن بردوام شخبير بردوام نكاتي ما يادش بيركير ريكا بردرش كلك افتيما دي جواستر بيت دي الهام بخش بيت
امکانیات بردستنه ام سر تري بيشينامايا سر بيشينامايا يا حيوانه ام في سخ بريت كان يا ريكا بردرش كلك بله گلی سپاس که دیاری سرنجات گشت که محمد سعید کنم سرنجات ورگیند رین ویده بره ریبانی ویده بره بله سيدة نسبت ريكت او بحث ريكت دبل دريس احتمالا برادر راست ريكت دبل دريس تو سخبرت کی مات وقتی دا 2014 دا پیشنیار کربو که بخیر بین غیر کرن و پلان دا بون و موافقه سرات بیا کرن هنده که حالش بون بس بر قیران داره هاتینا را گرتن از بجمته اف ریکا قرناز دارد و حتی چه بنینان تیتا بشیران 62 کیلومتره گندل سر همه گفتن دی مجمعه کنه تقریبا 15 گندل سر و گلک هاتنو چونال سر بس دو مشکل ایت ایساده یک هجاب كورتي كام محمد أبا يان دبي بين غير كرن جو فيجوفيت شيانة حكومة مدنية يك يا دوي أبي ريكت خلق جند المنطقة آخر شارزانة دنيا يا كتريلا فيجوفيل سر شولت كان مواد حصوا الرمل الليلة خد بنا الساحات شكل السميلة بله يعني أبا دراسة دي كنا ميزان محوري تعاملها ريكا قير قال كت ريكا قيري دبل درس نا ريكا قيرا بله كواتا حجم الجرد نافات فان بارد جراني بله تحمل ناكد دي تشيكينش يعني دي تشيكين هاي بكادي اسكفيلة دي خراب بيتا بله كاي محمد سعيد سپاس بوتا داوي سرنجت قال سرنج بتاعتن كاي خليل ام وقت داوي دنگ بله گاهی که اگر ابسیاری تات نکردن داوش کردن پارچت اردیل دارد تو البته دارد تو مشکلات تاپو یهید بیش دارد تو شاروانی هیا اول دیو برنامه شاروانی دو او کسی رضامندی نبتن صانعی نه یعنی اول کس معود سالانی نه یعنی پارچت اردی توزیع بکرد اول کو رضامندی هنو شاروانی پیچه بتن دیف ماستر پلان خو کو اردی حاضر کرد بیا رضامندی بین ورگرتنی بیت دابش کردنی بنگه با یومدری بحث کرد بنگ اول تابع کمیسیون هلبجارتنا یا عراقیه ما محاولت جدی هاتن کردن کو نویسنگه که وکن الکل همین ناحیه ما خوشحالی و رویا هات وکرنه الکلک هات وکرنه او اوا هات تکلیف کرنه کل کلک بید وکرنه بو ماوی احتمال 15 روزه مهنارتن دارد و دیسا بنینان وان بونده او خلکی نچونه معاملات خو خلاص کن اول پتر بوان و گریداینه و حول ما بردوام کو بشین خدمتا خلکی درستایی بکن ناحیه رویا تاپو کرنا و آن اف آوادان کرنا و آوا کرنا وان اول کیشه که البته ماستر پلانا رویا طبعا ودان شریکه که 8 ساده خلاص بیا نتیجه قیران و هات را گرتن سرند راج ام دزوالا نسکنینه ما لجان درست کرنا رسمی کل سر آسی پارزگاه ما داخواز جناب پارزگاری کرده بریار دا کلجنک تایبدمند هات درست کردنه بو مسح عرض رویا همیه و سرند راج احتمال خلک کاری کار نینه عرض رویا عرض ملکه نه تن زراعی و ملکه اوا تجاوز نابرا ملاکا و فلاحا دهات بیکرینه تدخلت عرضی دهات بیکرینه نوکه سند مشترکه یا همی ملاکا طبیعی اول ساله که همی پیوه من داخوازه کرده که بین او ملاکی که عرضوی که سنتر ناحیه دا و هول دا بکت قطعه و بفروش تنزله بو شریکت خواه بکت چون هر وقتی بید اطفاع کرنه اکید تعویض ویا بله خلیل عفو اس ویا تمام که چکو بابته که گله گرنگه و ماوک دریجه جو ام پیوه نه بله اول اگر هاری کار بن گلمه نوکش لجنامه بردوامه کار برای دو ماهی که چه هر وقت خلاص بی او نیا خوده یعنی ده هم اطفاع اردوان ات کنه تعویضوان ادانه و دیسا آودانی ده رضامندی این کنه چکو اوه قطعه هبت بريكا شاروانيه دي بو اطاب بلا كي بسيرام يداويه كاي خليل بسيرام يداويه بو تافابيت تو كوبر برسي كي وحده اداري بيغمان هايته جبر برس هاي كو جالي جرا فيراتينو چنا كان ديك شلون خير هلا دهات فيرا ام جهه كدي بحثي روشا في قضايا كر وميدك كاف مشكله سركن في قضايا بين شارع سركن هر هيج نبي سيما قضايا هبيت فيري بله كاكار تاكيد يعني بله نه امید حکومت هرما کردستان حکومت خدمت کردن خلکی عادت درست کنه بو خدمت کردن خلکی ارکیوی وکو ارک او ممکن به تقصیری ناکم بو خدمت کردن خلکی دیسا اف گلید همی آماده بود برس کرده وش بلیوانج ده ها گلیه پیشنیاری دی اوید کو ضروره بو خدمت منطقه و گهشتن همی جهت برپرس و همی باج زانن و جدی ورگرنه کارسرات که کردن جدی وارد گرن و او ممکن بیاج تقصیر نکره با علاج آوان بله مگود نتیجه قیرانه دستید ما هات نگیری دانیم سر هند راج حولت جدیت کرنه کو او ممکن بتن تقصیری نیت کرنه برادر که بسیار کرد اساس که ما مجالی بدیم مجال وقتی میگه میشه حس که گله کشن باجدار
بیری سوری که دوی ریوبر آبار پارزگاه دو که سرادانا قضا بر درش کرد ما بدرجاهی اف تفاصيل الجال بعد كن كو دفرك زراعيه ام حسد كن تسهيلات بين كن رن ما نيدر بكمن بو هند بير سوري وكو حكومت هرما كردستان بريار دا كو اوا بير درست ناجح نينا هاتنا قدغه كرن برهند ما يگو تهندي تسهيلات بين كن كو رخوش كرن هب هاريكاريا فلاحي بيت كرن چه بير دي بين كولان او رن ما كو ابرو که گلم عقدن ويا چند دونم هبنو چند چاوابتو بير چندش اكو دير بن اوان وعد دا کو دراسه کی بکن هولدانی بکن زور سپاس بوده دمی من هر دایی هات تماشا بانیجا بگم پرزگری که دین هنه گنجید به پرونیا گنجید با سنوری قزابار دارشت بیکارن و کو پیوست تعینات نینا کو پیوست فرمانگی هن گلک فرمانگل برینینا کو خالق پیوست بو فرمانگی که آن بو سردریه که چته آخری آن چته دو کمی بیدار گلک بسیار بردسته بون ین بی سنوری برکو دم گلک هندک بو برخان همی بیداری نفسیار بسیارین جدی بون جاریین برپس و جخت که بردارش بلاین پیوندی درگاج بن که اف دبر قدر حجم استراتیجیک و پیگه پرداهات بدبره گرینگی بدبره تن ایتر جادت مرنه بهنه گود جادت سفره که خوش یا امان یا سلامت حتی جاره که دن دابش کردن پرسه که دن خیر خوشیان داد